لە پێشەکی ئەم بۆنەیە یەکێک لە ئەندامانی بنەماڵەی تام لەنس ئاماژەی بە گرنگبوونی ئەو خەڵاتە کرد کە پێشکەش بە ئەو کەسانە دەکرێت لە خۆبوردووی لە خۆیان نیشان دەدەن. ئەم بەیانیە لێرە کۆبووینەتەوە کە ڕێز لە قارەمانەتی ڕێبەری و ڕۆشتی ئاشکرای ڤیان دەخیل بکەین کە وشەکان و کردارەکانی جیهانی سەرسام کرد و وای کرد کاری بەکردەوە ئەنجام بدرێت و هەزاران کەس لە خەڵکەکەی لە چنگ ژینۆسایدی دەستی داعش ڕزگار بکات و ڕەنگە کاتی ئەوە بێت کە جیهان پێویستی بە قارەمانان هەیە. نوێنەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ ئازادی نێونەتەوەی ئاین جەختی لەسەر گرنگجی داکۆچیکردن لە ئازادی ئاین کرد. کاتێک ئێوە لەو ڕۆژە چارەنووسسازەدا دەنگتان هەڵبڕی ڤیان، ئێوە نەک تەنیا داکۆکیتان لە برایان و خوشکان و داخوازیەکانی ئەوان لە جیهانی بێسۆزدا کرد، بەڵکو و داکۆکیتان لە هەندێک لە هەرە مافەکانی جیهانی کرد کە ئێمە خەڵکی ئەمریکا ڕێزمان لیان گرتوون و بەرگریت لە مافی ئازادی ئاین، باوەڕ و ویژدان و مافەکەمینەکان و بە یەکسانیکردنی مافەکانی هاوڵاتیان کرد. خانمی نانسی پێلۆسی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران ڕێزی لا کردداری ئەمریکا گرت کە پێشی ژێنۆسایدی ئێزیدەکانی گرت. لە ڕاستیدا ئێمە ئەوەندەمان سەبارەت بە ئێزیدەکان نەدەزانی تا ئەو هەڵمەتە ژێنۆسایدەی ڕوویدا. ئێمە شانازی بە سەرۆک ئۆباما دەکەین بۆ ئەو کردارە خێرایە کە بۆ فریاکەوتن گرتێبەر و نیشانیدا کە داخوازی ئێوە و ئێمە پەیوەندیشیان پێکەوایە. دەنجی ئێوە لە پەرلەمان ئەوەندە بەهێز بوو کە جیهانی ڕاتڵەکاند و باوەڕ و داخوازی ئێوەی بە ئێمە ناساند و ئەوە تا ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی خەڵاتی لەنتس وەربگری. لە ماوەی بۆنەکەدا فیلمێک سەبارەت بە ستەمکاری و کوشتن و بەدیلگرتن نیشاندا داعش دەرهەق بە ژنان و منداڵانی ئێزیدی و کەمینەکانی دیکەی عێراقی کردووە و ئاماژەی بە وتەکانی ڤیان دەخیل کرد کە لە پارلەمانی عێراقدا بە گریانەوە کردنی و داوای لە سەرۆکی پارلەمان کرد کە لە بەرامبەر ستەمکاری داعش هەنگاو بنێن. لە بۆنەکەدا ڤیان دەخیل لە وتەکانیدا ئاماژەی بە ئازارکێشانی کەمینەکانی عێراق لە ماوەی دیکتاتۆری پێشودا کرد. لە وڵاتەکەم عێراقەوە هاتووم، لە کوردستانی عێراقەوە هاتووم، لە وڵاتێک کە پڕە لە ئازار خەڵق بۆ ماوەی دەیان ساڵ لە ژێر ستەمکاری ڕژێمدا ژیان، لە ئاکامی ئاوارەبوون شەڕ و سەرکوت ئازاریان چێژە. بە دوای ئەوەدا ئەمریکا هەنگاوی دروستی هەڵێناوە بۆ ئەوەی لەو دیکتاتۆرە ڕزگاری بێت. ئەو خانمە گوتی کە سەرەڕای ڕووخانی ڕێژیم ئێستا هەموو کەمینەکانی عێراق بەدەست دوژمنێکی دیکەوە دەچەوسێنەوە. ئێستا لە ژێردەستی داعش ئازار دەچێژین و ئێوە هەموو پشتیوانی لە ئێمە دەکەن کە داعشەکان لەناو بەرین و هیچ کام لە پێکهاتەکانی عێراق نەبوون کە لە ژێردەستی داعشدا تووشی ئازار و ئەشکەنجە نەبن، شیعە، سونی، کورد، مەسیحی، ئێزیدیەکان، شەبەک و تورکمانەکان. تام لەنس کە خەڵاتەکە بەناوی ئەو وەکراوە سەرۆکی ئەو کاتی کومیتەی کاروباری دەرەوەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بوو، کەسێک کە وەک خەباتکارێکی مافەکانی مرۆڤ چاو لێ دەکرێت. ئەو مافە تایبەتیە و بەرژەوەندیم هەبوو کە لە دژی نازیزم خەبات بکەم و مافی تایبەتیم هەبوو کە لە دژی کۆمۆنیزم خەبات بکەم. هەروەها مافی تایبەتیمە کە دژی تیرۆریزمی ئیسلامی خەبات بکەم کە مەبەستێتی بۆ 1300 ساڵمان بگەڕێنێتەوە. وەکو ئەو خەڵاتانە شتێکی زۆر گرنگە ڕاستە، یعنی بەڵام لەوەی گرنگتر ئەوە بوو کە ئەمن لێرە لەگە ئەو هەموو خەڵکە لێرە دانیشتیە، ئەو هەموو یعنی لە کۆنگرسمانن سیاست مەدار ڕونشتیان ئەمن پەیوی خۆم قسەکەی خۆم گەیان دەوان چووکە هەندێک خەڵکوات دەزانن ئەو قەزیە خلاص بووە یان ئێزدەکان ئێستاوا تەواون گەڕاینەوە جێخۆیان یان هیچ شتێک نەمایە کچانە گەڕانەوە، بەڵام زۆر گرنگە ئەمە فترە بە فترە فۆکەس بکەین لە سەریان دیسە هایلایتی بکەن لەسەر ئەو قەزەیە کە هەتا ئێستا ئەو قەزیە هەر ماوە، هەر 3600 کچمان لە بندەستیوان ماینە هەتا ئێستا. مناسبەی ئەو حالە بۆمە فرسەتە کە زۆر خەڵک ڕاوەستاینە کە دیسە باسی ئەو ماساتە بکەن و محارە بکەین ئەو خەڵکە احتیمام بە قزەیە کە بداتن جارە چی دێ. وەک ئێوە زانیاریتان هەبێ ئەو خانمانە هەمووی هەر لە مووسڵن یان لە ڕقش؟ نەخێر لە ڕقاینە، لە تلعفەرن، لە بەعاج، لە مووسڵێم، بەڵێ لە حەویجە. تا ئێستا کومیتەی لانس بۆ مافەکانی مرۆڤ خەڵاتی بە چەندین لە داکۆچیکارانی مافەکانی مرۆڤ لە سەرانسەری جیهاندا داوە، لە نێویاندا دەڵای لاما، ئێلی ویسل، پاول دۆسێسا باگینە، چێن چانگ هێنگ، خانمی هیلاری کلنتن، شیمۆن پێرێس، ڕەبیعا قادر، ئێرشاد مەنجی، ئایان نیان هێرسی عەلی و ڤیان دەخیل.
سەلاح پیرۆتی دەنجی ئەمریکا.